کوردی عێراق و بەدەست سەدام حوسێنەوە کشتی ئینفاڵ زنووە چاڵ کرد. کوردی سووریە وەدەست هینۆ ئەسەد و هەر بەدبەختە. کوردی تورکیە وەدەست ئۆردگان و هەر بەدبەختە دەروەدەرە. داوای حەقی خۆیەکە بۆ ئەو حەقی هەیە تورکە لەوێ کورد بۆ حەقی نێ لە خاکەوەتەنی خۆیان. بۆ کورد بەم زۆریوە نایەوێتە حکومە لە هیچ دەوڵەتێکە. چونکە کورد بێ کەس و بێ باوانە. کورد هیچ پشتێکی نییە بەس خوانەوێ. کورد هەر تعدادێکریاوە هەر دەربەدەرەوە من ئەمرم بۆ 65 ساڵە وە بیرەوەریم بێت تا ئیسەر ئێمە هەر دەروەدەری لە دەروەدەریە ژیاین. هەر لە بەدبەختیە ژیاین. ئیسا تۆزێ باشە دەروەدەرێکمان نەماوە. کوردی تورکیە داوای حەقی خۆیەکە بۆ وە تیرۆریست دەرچێ. سەدام حوسێنیش ئەیوت جەلال تاڵەبانی مەسعود بەرزانی نەمان داوای حقوقیانەکان ماکو لە عێراقا. بەس ئیسا ئەمیش کوردی تورکیا داوای حەقی خۆیەکە حەقێکی شەرعیە بدرێ پێی ئیسا بە تیرۆریست دەرەکرێ ئەمە ناحەقیەکە بەرامبەر کورد دەکرێت. لە تورکیا کوردێ بەس لەبەر خاتر گۆرانیە کوردی ئەیکوژن. ئەوە تەعدا و زۆر مزڵ نییە ئەیکا لە ملەتەکەی. ئەگەر ملەتی یەکێکە کورد و تورک فەرقی چیەتیایە؟ ئۆردغان ئەگەر حەقانە تۆریستە بەس ماتڵ ناحەقیەکە تیرۆریستە تەعدا لە ملەتەکە. هەرچی ڕئیسێ تەعدای لە ملەتی خۆی کرد خۆی تیرۆریستە تیرۆریست خەڵ تیرۆریست نییە. یەکێ خۆی دز وێژە خەڵ کشتی دزە. بەس خۆی چونکە تەعدابارە و زاڵمە ئەژێ کشتی زاڵمە وەک خۆی. بەس باشە بۆچی ئەوان لە شارە ئەژین و لەبەر کارەبا و لەبەر مەبەریدە و لەبەر سەبرت و لە قەسر خۆشە ئەژین کوردی بەدبەخت وە و جەوریشەوە ئۆردگان ئەو نەزانمەوە تەیارەوە تۆپ و لێیەدان. پەیامم هەیە بۆ یەکێتی ئەوروپا، بۆ حکومەتە گەورەکان ئەمریکا و فەرەنسە و بریتانیا ئەمانە حەولێ بدەن کورد حەق بدەنە کوردی تورکیە لە تیرۆر دەکەن، کوردی عێراق حەقی بدەنێ حکومەتێکی سەربەخۆی بۆ جیاکەنەوە، کوردی ئێرانیش هەروە، کوردی سووریەش هەروە، با کوردی با بێتە بەشەرێ بۆ خۆی حکومێکی بێت و سەربەخۆیەکی بژیت لە ماڵی خۆیان. کورد قەت تیرۆریست نەوە. ئێمە خۆمان چەندێکە من ئەمن بۆ 65 ساڵ ئێمە هەر لە عێراقاوینە دەربەدەرینە. تورکیش ئیسا هەر واسە داوای حەقی خۆیەکە هەر دەربەدەروە. هاوە دەشت و هاوە دەرینەوە داوای حەقێکی خۆیەکە بۆ تیرۆریستە، بۆ تورک بۆ خاوەن حەقە لە تورکیا بژیت، بۆ کورد بۆەوە جەوەڵەکان و ئەژیی بۆی شۆوازی لە نایە و تیرۆریستیش گەرە کەسی دەریکا. ئاوام هەیە لە یەکەتی ئەوروپا لە کشتیان کورد لە تیرۆر دەرکەن بەس ئەوردگان بێتە تیرۆر لە ناویانەوە، چونکە تەعدا زۆر لە ملەتی کوردەکان زەسەلامێکی زاڵم و بێدینە.